ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەرزڕاگرتنی یادیگیان بە خەتکردوویەکی شۆڕشی ژینە لە موچێش، تێگەڵچوونی نێوان خەڵکی شاری شیراز و هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم، مانگرتنی کرێکارانی شیرکەتی قەندی خاورمیانە لە شوش، ناڕزایەتی شۆفێران لە شاری مەروەست و لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. بەرزڕاگرتنی یادیگیان بە خەتکردوویەکی شۆڕشی ژینە لە موچێش. ڕۆژی ڕابردوو بنەماڵی ڕەزا کازمی لە گیان بە خەتکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی هاوکات لەگەڵ کۆمەڵک لە چالەکانی مەدەنی خەڵکی شاری موچێش سەردانی گڵکۆی ئەو ئازیزەیان کرد. بەشداربووانی مەراسمەکە بە دانانی گوڵی سوور لەسەر گڵکۆی ئەو قارەمانە و واوتنەوەی دروشم یادی و ناوی ئەو گیان بە خەتکردویان بەرزڕاگرت و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. شانی باسەوە هاوڵاتیە تەمەن 16 ساڵە ڕێکەوتیەکی سەرماوەزی ساڵ 1400 هەتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی بە تەقەی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی بریندەکانی گیانی بەخەت کرد و پەیوەست بە کاروانی نەمرانی ڕێگای ئازادی بوو. کردنەوەی کتێبخانەی مەستوورەی ئەردەڵان لە شاری ئامەد. ڕۆژی ڕابردوو لە چوارچێوەی پرۆژەی یەک کتێبخانە بۆ هەر گەڕەکێک شارەوانی شاری ئامەد لە باکووری کوردستان کتێبخانەیەکیان بە ناوی مەستوورەی ئەردەڵان یەکەم مێژوونووس و شاعیری ناوداری کورد کردەوە. لەو ڕێوەڕەسمەدا سێرا بوجاک هاوسەرۆکی شارەوانی ئامەد ڕایگەیان کە کردنەوەی کتێبخانەیەکی نوێ بەشیک لە بەرنامەی فراوانکردنی دەستڕاگەیشتنی خەڵک بە سەرچاوی پەروەردەییە و جەختی لەسەر ئەوە کردەوە کە پێشوازی خوێندکاران و گەنجان لە دامەزراندنی کتێبخانەی نوێ لە گەڕەکەکانی ئەو شارە نیشانەی پێویستی هەوڵدانێکی زۆرتر بە مەبەستی سازکرانی ژینگەیەکی ئەکادیمی و پەروەردەیی بۆ جوانانە. تێگەڵچوونی نێوان خەڵکی شاری شیراز و هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم. ڕۆژی هەینی حوتی سەرماوەرز کاتی هێرشی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماتۆڕسەوارانی خەڵکی شاری شیراز لە پێستی ماتۆسواری ئەو شارە لە نێوان خەڵکی و شارە و هێزەکانی ڕژیمدا تێگەڵچوونێکی سەخت ڕوویدا بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون کاتی هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر جوانانی ئەو شارە بە مەبەستی دەست بە سەرداگرتنی ماتۆڕەکانیان لەلایەن جوانانەوە وەڵامی هێرشەکانی سەرکوتگەران دراوەتەوە و هێزەکانی ڕژیم کە زۆربیان بەجلو بەرگی مەدەنیەوە هاتوبوونەوە شوێنە ناچار بە پاشەکشەکران. شایانی باسا تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە ژمارەی برینداران و دەست بە سەرکراوانیان ڕووداوە زانیاریەک لە بەردەستدانیە. کۆبوونەوەی ناڕزایەتی کادری دەرمان و پێرسونەلی فریاگوزاریە خێراکانی پارێزگای خۆزستان. ڕۆژی شەممە هەشتی سەرماوەرز کۆمەڵێک لە کادری دەرمان و پێرسونەلی فریاگوزاریە خێراکانی پارێزگای خۆزستان دژ بۆ دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم بینەی وستانداری و پارێزگایە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی یەقدەستە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی کارانە و کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها کۆتایاتنی گوشاری ناوەندامنیەکان لەسەر ناڕازیان بوون. مانگرتنی کرێکارانی شیرکەتی قەندی خاورمیانە لە شوش. ڕۆژی ڕابردوو کرێکارانی سەرجەم بەشەکانی شیرکەتی قەندی خاورمیانەی شوش دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە ژیان و معیشەتیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون کرێکارانی ناڕازی بە بەپای ڕێپێوانێک و کۆبوونەوە لە بەردەم بینایی ناوەندی و شیرکەتە خوازاری پێدانی یەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیە و هەروەها کۆتایی هاتنی گوشاری حراسەتی شیرکەت بۆ سەرکرێکارانی ناڕازی بوون. ناڕزایەتی شۆفێران لە شاری مەروەست. ڕۆژی شەمە هەشتی سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە شۆفێرانی شارستانی مەروەست سەر بە پارێزگای یەست دژ بە نەبوونی داهات کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ شۆفێرانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و
بەرزبوونەوەی نرخی بنزین لە ئێران خوازیاری گواستنەوەی ڕاستەوخۆی بار لە کانگای بەردیاسنی ئێسمالون بۆ شیرکەتی فولادی موبارەکە کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمبیل و کامیۆن بایەخدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی شۆفێران و هەروەها وەدیهاتنی داخوازیە دواخراوەکانیان بوون. دوایین هەواڵ لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سێ بەندکراو بەناوەکانی کازم بیگدلی، مەهدی کەعبێ و سەعید خانی و هەروەها بەندکراوێکی دیکەش کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قوچان، بورازجان، مەلایەر و عادڵابەدی شیراز ئێعدام کراون. هاوکات سێ زیندانی دیکە بەناوەکانی شەریف جابری، عەلی ماهینی و عەلی ئەمینی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە بەندیخانەکانی ساوە، ماحشەهر و بۆکان ئێعدام کراون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.